وەک ڕێزلێنانێک بۆ ژیانی ئەو 343 ئاگرکوژێنەوەی 15 ساڵ لەمەوبەر و لە هێرشە تێرۆرکاریەکانی 11 سەپتەمبەردا لە شاری نیویۆرک گیانیان لەدەستدا مەراسیمێکی تایبەتیان بۆ سازکرا لە کڵێسای سان پاتریک. سەدان کەس لە خزم و کەسوکاری ئەو قوربانیانە و ئەوانەش کە لەو هێرشە تێرۆرکاریە ڕزگاریان بوو بەشداریان لەو مەراسیمەدا کرد و باسییان لە ئازایەتی و جوامێری ئەو قوربانیانە دەکرد کە لەو ڕۆژەدا گیانیان سپارد و لە مێژووی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاشدا لە نێو ئاگرکوژێنەوەکاندا زۆرترین قوربانی دراوە لە هەمان ڕۆژدا. لەو مەراسیمەدا ناوی یەک بەیەکی قوربانیانی ئاگرکوژێنەوەکان خوێندرانەوە و وەزیری دادی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش پەیامی سەرۆک ئۆبامای خوێندەوە و تیایدا باسی لە کاریگەریەکانی ئەو هێرشە تێرۆرکاریانە کرد لەسەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا.